بەغدا موچە دەنێرێت، بەغدا موچە نانێرێت. هەرێم لیستی موچەی ناردووە، نەخێر نەی ناردووە. هەموو مانگێک بابەتی ناردن و نەناردنی موچەی فەرمانبەران و موچەخۆران بووەتە بابەتی گەرمی ڕۆژانەی هاوڵاتیان و حەکایەتی مێشەکە. موچەخۆری هەرێم بە هەزار دڵە ڕاوکێوە موچەیەک وەردەگرن. چاودێرێکی سیاسی دەڵێت حکوومەتی ماوبەسەرچووی هەرێم نایانەوێت کێشەی موچە چارەسەر ببێت و لە دەرفەتێک دەگەڕێن بۆ ئەوەی بە گەندەڵی ناوی موچەخۆران زیاد بکەن و ناوی دیکەی تێبغزێنن. حکوومەتی هەرێم کە هەمیشە بە کەم و کوڕیەوە لیستی موچە دەنێرێ، بە بڕوای من دوو ئامانجی هەیە. یەکەمیانەوەیە کە هەمیشە حکوومەتی هەرێم سڵی نەکردوێتەوە لەوەی لە هەر جێگایەک دەرفەتێک هەبێ بۆ گەندەڵی قۆستوێتەوە. بەڵگەی قسەکانیشمانەوەیە کە لەو فترێدا کە چەندین موچەخۆر زیادی کردووەوەتانە پەرلەمانتاران بڵاوی دەکەنەوە بە بەڵگە کە لەم فترێدا چەندین موچەخۆر، چەندین بندیوار، خەڵکی تر لەوەی کە بندیوارشەوە زیادی کردو. دومیشان حکوومەتی هەرێم بە بڕوای من چاوەڕێ دەکات موعجیزەیەک بخڵقی ئەو وەزعەیە تێک بدە، ئەو وەزعەیە تێک بچێت لە عێراق بەوەی کە ئەم پرۆسەیە نەچێتە سەر، چونکە بەڕاستی ئەم بڕیارە لە بەرژەوەندی موچەخۆران بووە، لە بەرژەوەندی خەڵک بووە. بۆیە ئەو هەمیشە دەیەوێت خەڵک موچەخۆران چەوساوە بن بە ئامانجی ئەوەی کە زیاتر گوێڕایاڵی بن، زیاتر بۆ ئەو مەبەستانەی کە هەیەی بەکاریان بهێنێ. چالاکوانێکیش دەڵێت دەسەڵاتدارانی هەرێم لە پێناو بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان هاوڵاتیان و موچەخۆران دەچەوسێننەوە. لیستی موچە یان نانێرن یان درەنگوەخت و بە کەم و کوڕیەوە دەینێرن. بەم هۆیەشەوە هەموو مانگێک موچەی موچەخۆران دوا دەکەوێت. کێشەی موچانە کێشەیەکی سیادیە، ئەوە کێشەیەکی ئیداریشە کە لە نێوان هەرێم و بەغدادای، بەڵکو کێشەیەکی حیزبیە، کێشەیەکی سیاسیە لە نێوان دوو جوت حیزبی دەسەڵات کە لەم هەرێما کە حکومڕانی ئەم هەرێمە دەکەن. ئەویش تەنیا بوو بەرژەوەندی خۆیانە، چونکە حکومەت ئەگەر حکومەت بێ لە خەمی خەڵک و هاوڵاتیان بێ، لەگەڵ معاناتی خەڵک بێ، خەمی باخەڵی من و تۆی بێ، ئەگینا ئەگەر ئەمە ئەگە پێی بڵێن حکومەت لەبەرەوەی حکومەت نییە، دوو جوت حیزبی دەسەڵاتە، تەنیا دوو کۆمپانیایە کە حکومڕانیم هەرێمە دەکەن 33 ساڵە ئەو تا سیر دەکە ئێستاش باخەڵیان پڕ نەبووە، تا ئێستاش تێریان نەخواردووە، چاویان لە موچەی فەرمانبەرێک. لە نامەیەکی کراوەدا بۆ حکوومەتی ماوبەسەرچووی هەرێم، سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای کرد نزیکەی 37,000 کەس بۆ لیستی موچەی هەرێم زیادی کردووە و ڕایگەیاندووە لەوە زیاتر کات بە فیڕۆ مەدەن، کەم و کوڕیەکان چاک بکەن کە بۆتان دیاری کراوە. یەکجار لە بەرژەوەندی موچەخۆران کار بکەن با لەم گرفتە 10 ساڵیەی هاتن و نەهاتن و پێدان و لێبڕین و پێنەدانی موچە ڕزگارمان ببێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.